لو أنزلنا هذا القرآن على جبل 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 لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لواني 513 لوانكاين تفسير قرآن بيروس بيمو خزمتان بمبسط رزامدي رب العالمين وهيوادان وآزي سودي لور بقرن. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الرسول بلغ ما أنزل إليك من ربك وإن لم تفعل فما بلغت رسالته والله يعصمك من الناس إن الله لا يهدي القوم الكافرين. بەڵێ خۆشەویستان وەکو لەوانەی ڕابردوو باسمەلاتکان پێشووتر کرد کە خوای گەورە باسی لە قەباحەتەکانی ئەهلی کتاب کرد لە دوژمنایەتیکردنی پێغەمبەر صلی الله علیه و سلم، دوژمنایەتکردنی کتێبی خوا، لە دوژمنایەتکردنی مسلمانان. بەڵام لە بەرامبەردا ئایا پێغەمبەر صلی الله علیه و سلم واز لە ڕاگەیاندنی پەیامەکەی بکە؟ ئایا شوێن کەوتوانی پێغەمبەر صلی الله علیه و سلم نکولی بکەن و واز بینن لەبەر دوژمنایەتی دوژمنان ئەو پەیامە ڕانەگەینن؟ نەخێر. یا ئەیها الرەسوول، خوای گەورە سوبحانه وتعالە بە یا ئەیها الرەسوول بانگی دەکا و نیدای دەکاتن کەوا نێردراوی رب العالمین و پەیامی پێ لەلایەن رب العالمین. بلغ بفعل أمره بلغ ما أنزل إليك من ربك، كوات تبليغ بك أوي كوال الآن پروردگارەوە لبۆ دابەزیە لە قورآنی پیرۆز تبلیغی بکە. بلغ ما أنزل إليك من ربك وإن لم تفعل، ئەگەر وانەکەی کەواتە وەکو زۆرێک لە زانایان بەو شێوەی دەفەرمون وإن لم تفعل واتە ئەگەر هەمووت ڕانەگەیاند هەمووت تبلیغ نەکرد فما بلغت رسالته، ئەگەر هەمووت تبلیغ نەکرد ئەگەر واد نەکرد ئەوە معنای تبلیغی ریسالە و پەیامەکەت نەکردیە. کەواتە لێرەدا ئەگەر هەندێک لەوانەی کەوا فەرمانت پێکرا تبلیغی بکەیت تبلیغت نەکرد، هەندێک لەبەر ئاعتیباراتێکەوە کەسانێک لە جوولەکە و لە دیان و لە مشرکین زۆریان پێ ناخۆشە ئەو پەیامە ڕابگەینی، ئەوە طبعا وەکو لە جێگای دیکە وەکو لە سوورەتی یونس لە چەندین جێگای دیکە دەیانگۆ ئێتی بقورآن غەیری هذا ئەو بەدیلهو، هەندێک لەو شتانیان بەدڵدا نەبوو، هەندێک لەو شتانیان بەدڵ نەبوو، دەیانگۆ قورآنێکی دیکە خۆت بیگۆڕە، بەڵکو وەکو بڵێ دەیانویست مفاوەزات لەگەڵ پێغەمبەر صلی الله علیه وسلم. بەڵام خوای گەورە پێی دەفەرمی سبحانه وتعالى پێویستە هەمووی ڕابگەینی ئەگەر هەر شتێکت ڕانەگەیان وەکو ئەوەیە کەوا تەبلیغی پەیامەکەت نەکردێ، ئەگەر هەر شتێکت ڕانەگەیان وەکو ئەوەیە کەوا تەبلیغی پەیامەکەت نەکردێ، وەکو ئەوەی وەکو زانایان دەفەرمون ئەگەر کەسێک هەبێ بڵێ ئیمانم بە هەموو قورئان هەیە تەنها ئیمانم بە فڵانە ئاەت نییە، وەکو ئەوەی ئیمانی بە هیچ نەبی. ئیمانم بە هەموو پێغەمبەران هەیە تەنها بە فڵانە پێغەمبەر نەبی عەلەیهی سڵاتو وسەلام، واتە ئیمانی بە هیچیان نییە. کەواتە لێیە دەفەرمون وإن لم تفعل واتە ئەگەر هەمووی ڕانەگەینی بەو شێوەیە کە خوای گەورە فەرموویتی فما بلغت رسالته، ئەوە دیارە کاتێکەوە بەشێکت ڕانەگەیان واتە هیچت ڕانەگەیاندێ. بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم هەمووی ڕاگەیان وەکو دەین باسی دەکەین. والله يعصمك من الناس، الله سبحانه وتعالى دەتپارێزی لە هەموو خەڵکی وەکو خصوصیەتێک لە بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم. إن الله لا يهدي القوم الكافرين، بێگومان الله سبحانه وتعالى هدایەت و ڕێنمونی کەسانێکی کافر ناکە،
بە تایبەتی ڕێنمونیان ناکالەوەی کەوا دەستیان بگاتە تو تاوەکو ئازارت بدەن. بەڵێ خۆشەویستان، جاوەکو لەسەر ئەو بابەتە ئیمام بوخاری ڕەحمەتی خوای لێبێ قەولێکی زوهری نەقل کردە فەرمی من الله الرسالة پەیام لەلایەن رب العالمینە وعلى رسول الله صلى الله عليه وسلم البلاغ لەسەر پێغەمبەر صلى الله عليه وسلم بیگەینی وعلينا التسليم لەسەر ئێمەش ئەوەیە تسلیمی بین وەکو مسلمان. ابن كثير رحمة خوای لێبێ دەفەرمی وقد شهدت له صلى الله عليه وسلم أمته بإبلاغ الرسالة وأداء الأمانة. دەفەرمی ئەو ئومەتی ئیسلام هەمووی شاهێدی لە بۆ پێغەمبەر دەدا صلى الله عليه وسلم کەوا ئەو پەیامەی ڕاگەیان بە کولی هەمووی ڕاگەیان ئەوەی لەلایەن خوای گەورەوە سوبحانە وتەعالە وەکو ئەمانەت پێی ڕاستپێرە هەمووی ڕاگەیان جا وەکو دەڵێ واستنطقهم بذلك داواشی لێکردن کەوا شاهێدی بدەن في أعظم المحافل لقورترين مناسبة في خطبته يوم حجة الوداع لو حەجەی کە کردی پێیان صلی الله عليه وسلم لە ڕۆژی عەرەفە کاتێک کەوتاری لە بۆیاندا لەو مەشهەدەی کەوا لەو جێگای کە پێی گوترێ لە عەرەفەی طبعا لە حەجەة الوداع بابلين حەجی ماڵ ئاوایی بوو وقد كان هناك من أصحابه لوين درتسن موجود بوقسي ابن كثيرة نحو من 40,000 نزيكي 40,000 صحابي لوين آمادبون هل وكو ثابت لصحيح مسلم دفرمي ثم رفع رأسه إلى السماء باشا ويكوات ساندين آموشقاري كردن بيان صلى الله عليه وسلم لو تاركي روجي عرفي لحجة الوداع أو زا بيان صلى الله عليه وسلم سري مبارك برز كردلو آسمان فقال اللهم هل بلغت آية أي پروردگارم أي پرستراي بحقم آية تبليغم كرد آية قياندم بيامكيتو اللهم هل بلغت سيزاران واي فرمو كل ذلك يجيبونه أو صحابان اشكاليو موجود هموي ولاميان دداوة ألا نعم بلي قياندد قال اللهم اشهد اللهم اشهد أي پروردگارم شاهد بك أوان شاهدي ددن كهمو پیامكم گيان بلا پیغمبر صلى الله عليه وسلم هر هموي گيان هر همو فرمانك لنا رب العالمين وبيكرابي سواء بقرآن بيروس يان بو وحي خستيت يناو ضلي ولسر زماني وي وكو حديث صحبي مع راقشته هموي گيان هموي بو بري أمانته وگيان صلى الله عليه وسلم يتر وكو صحابة كان لوين دري شاهديان لودا لدوايس أوانيش زيل لدواي زيل كاتي كوادين بخزمتي قرآن بيروز دقن بخزمتي فرمودكاني بيغمبر دقن صلى الله عليه وسلم هر هموي شاهدي لبو بيغمبر دا صلى الله عليه وسلم كوا بلغ الرسالة وأدى الأمانة ونصح الأمة وكشف الغمة وجاهد في الله حق جهادي بلا بيغمبر صلى الله عليه وسلم أوي كوا فرماني بيكرابو بو بري توابي رايقيان صلى الله عليه وسلم ولو جاء لا حديث يشكك إمام أحمد رواية كريم معاوية كري حيدة دجيرته خوالي الرازي بدفن بيان صلى الله عليه وسلم فرموي ألا إن ربي داعية وإنه سائلي دفرمي پروردگارم بانگم دكا وپرسيارم لي دكاتو هل بلغت عبادي عباد بندكاني مند باوني أو بياميك بيد جيشتبو أو بياميك وفرمان بيكرابو تبليغ عباد بندكاني من الذكر وإني قائل له أمنش والله مددمو ربي قد بلغتهم بلي خوايا بيم جياندن ألا فليبلغ الشاهد منكم الغائبة وزاد فرمي دي آقادار بن أوي أستا شاهدة بتبليغ أو كسانبك أوي أستا موجودة بتبليغ أو كسانبك كوا موجود نينا كوا فعلا أو دين للصحابة خوایان لێ ڕازی بی جێردراوە لە بۆ لای ئێمە هەتاکو ئێستا هەتا ڕۆژی قیامەتێش بەو پەڕی ئەمانەتەوە هەموو ئەو پەیامەی رب العالمین کە لەلایەن پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەدا کرا ئەوە مسلمانان دەیجێڕنەوە و تەبلیغی دەکەن. لە حەدیثێکی دیکە کە ئیمام ترمذی ڕوایەت کردی و عائیشە خوای لە ڕاز دەجێڕێت و دەفەرمی كان رسول الله صلى الله عليه وسلم يحرص كواتە لە پاشەوەی وإن لم تفعل فما بلغت رسالته والله يعصمك من الناس الله سبحانه وتعالى دت باريزي لخلشي دفرمي پیغمبر صلى الله عليه وسلم
لە سەرەتادا پاسەوانێتی دەکرا لەلایەن سەحابەکانەوە خۆیان لێ ڕازی بی حتى وكو آيات دابزي يا أيها الرسول بلغ ما أنزل إليك من ربك وإن لم تفعل فما بلغت رسالته والله يعصمك من الناس والله يعصمك من الناس. الله سبحانه وتعالى دت بارز لخلشي فأخرج رسول الله صلى الله عليه وسلم رأسه من القبة يتبع صلى الله عليه وسلم لو خيوتك على جيري دابو ياخذ لو جورك لناوي دابو سري بيروز دينا فقال لهم أيها الناس انصرفوا فقد عصمني الله. أي خلشينا دەی بڕۆن ئەوەی کەوا پاسەوانێتی من دەکات بەرەوەی خوا دەمپارێزی سبحانه وتعالى. وفعلا تەماشا دەکەی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەو هەموو دوژمنەی هەبوو کەوا دوژمنانی حەق و ڕاستی بوون بەڵام بە فەزلی رب العالمین بە مردنی خۆی وەفاتی کرد. کافران و منافقان و دوژمنانی ئەو دینە دەستیان نەگەیشتە پێغەمبەر صلى الله عليه وسلم لە چەندین حەوادث کە لەو غەزەواتانەی کە تێیدا بووە لە مەککەی کەوا ئەو هەموو دوژمنەی ئەو هەموو دوژمنەتیان دەکرد و ظاهرەن هیچ دەسەڵاتەکی بەشەریشی نەبوو. سەحابە هەمووی خۆیان لێ ڕازی لە ئێش و ئازاردا بوون بەڵام لە چەندین موقف کە محاولەی کوشتنی پێغەمبەریان کردی صلى الله عليه وسلم خوای گەورە پاراستیتی لە دوای ئەوەش لە مەدینە بە هەماشێ و لەو هەموو غەزەواتانە لەو جێگانی کەوا بە تەنها بووە چەندین ئەعرابی و دژمنی لێ پەیدا بووە کەوا شیری لێ دەرهینایە و خەریک بووە بەمەبەستەوەی بیکوژی خوای گەورە سبحانه وتعالى دیفاعی لێ کردێ و دەستی ڕەق کردێ و شیرەکەی لە دەستکەوتیتە خوار والله يعصمك من الناس. ئیتر فعلا خوای گەورە پاراستی پێغەمبەری پاراست صلى الله عليه وسلم و ئەویش تەبلیغی هەموو پەیامەکەی کرد کە خوای گەورە فەرمانی پێکرد بوو و خوای گەورەش پاراستی تاوەکو بە مردنی خۆی وەفاتی کرد والله يعصمك من الناس. خوای گەورە دەتپارێزی خوای گەورە دەتپارێزی. ئیتر ئەو بەنسبە پێ صلی الله عليه وسلم پاراستنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە قەلب و بە قالب خوای گەورە پاراستیتی هەتاوەکو بەو پێغەمبەراتیە و بەو پەیامە پیرۆز مبارەکەی کە گەیاندیە و وەفاتی کردیە و گەڕایتەوە لای پەروەردگاری صلى الله عليه وسلم. ئیتر لە دوای ئەویش پێویستە مسلمانان وەکو پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلغوا عنی وەلەو تەبلیغ بکەن لە جیاتی من بە تایبەتی لە غیابی وی کە وەفاتی کردیە بەلغوا عنی پێویستە تەبلیغ بکرێ ئەو قورئانە. ئەو وەسیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمانی پێغەمبەرە ولا لە پێشەوەیش فەرمانی رب العالمین ادعو إلى سبيل ربك. هەر یەک لە ئێمە هەر مسلمانێک لەقەدەر ئەوەی کەوا چەند ئاەتی دەزانی چەند حەدیثی پێغەمبەر دەزانی صلی الله عليه وسلم پێویستە بیگەینی پێویستە ئەو حەقە بگاتن هەتا وەکو ڕۆژی قیامەت هەر هەمومان مکەلەفین کەوا ئەو حەقەی کە پێمانە کە لە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم بە سەنەدی صحیح پێمان گەیشتێ پێویستە بیگەینین و متەکیدیش بین. ئەگەر خوای گەورە ئەو وعدەی بە عیسمەتی پێغەمبەردایە صلی الله عليه وسلم کەوا پارێزراو بوو بە قەلب و بە قالب بەڵام لە دوای پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو کەسێک کەوا دەعوە دەکا لە پێناوی رب العالمین والله لەقەدەر تەبلیغی لەقەدەر تەبلیغ و بابرین ئامادەبی هەموو ئەو حەقی کە خوای گەورە فەرمانی پێکردێ بیگەینی لەقەدەر ئەوە خوای گەورە پارێزگاری لێ دەکا. لێرەشدا کە دەڵێن پارێزگاری لێ دەکا وەکو لە سوورەتی الحەج دەفەرمێ إن الله يدافع عن الذين الله سبحانه وتعالى الدفاع لإيمان داران دەکە مەبەستیش لەو دیفاع و لەو عیسمەتە چییە مەبەست پێش هەموو شتێک ئەوەیە خوای گەورە دیفاع لە ئیمانەکەیان دەکا عیسمەت بە قەلبیان دەبەخشی بوار بە شەیطان نادا شەیاطین ئینس و جن بتوانن کەوا دەستکاری ئیمانەکەی ناودڵ و دەرونیان بکەن و شەک و گومانیان لێ پەیدا بکەن خوا نەخواستە سوئی خاتیمەیان توش بێن لەقەدەر ئەوەی تبلیغی پەیامی رب العالمین دەکەی بە ئیخلاسەوە بە سەوابەوە بەو شێوەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم متأکید بەخوای گەورە ئیمانەکەت دەپارێزی دیفاع لە ئیمانەکەت دەکا بەسەر بڵندی دەمری ئەگەر بشکوژرەی لە پێناوی ئەو دینە بەڵام هەر شتێک بشاریەوە هەر شتێک بشاری لەبەر هەر ئیعتیبارێک بی وەکو خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمی صلی الله عليه وسلم فما بلغت رسالته هەر شتێک بشاریەوە وەکوی هیچ تەبلیغی پەیامەکەی خوای گەورەت نەکردێ. إن الله لا يهدي القوم الكافرين. بالتأكيد الله سبحانه وتعالى هدایەتی کەسانێک کافر نادا کاتێکەوە بخۆی کوفری هەڵبژاردێ خوای گەورە هدایەتی نادا خوای گەورە هدایەتی ئەو کەساندا کەوا بە دوای حەقدا دەگەڕێن خوای گەورەش تەوفیقیان دەکات لە بۆ حەق بەڵام کەسێکەوە بڕیاری کوفریدا مەبەستی باڵێن نەگەیشتنە بە حەق خوای گەورەش هدایەتی نادا و بە تایبەتی لەو ئاەتە هدایەتی کەسانێک کافر نادا لە بۆ ئەوەی کەوا دەستیان بە زەرەر بگاتە پێغەمبەر صلى الله عليه وسلم بالفعلیش
بوشي بيان صلى الله عليه وسلم معزز ومكرم لدواي 23 صالي بيغمبراتي كبوة صاحب دولة أوجا بمردني خوي وفادك صلى الله عليه وسلم. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين، وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله، وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.